بەناوی خوای بەخشندا بینەرانی بەرنامەی ئێوارانی ڕەمەزان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. دیارە ئەو جارە هاتینەوە خزمەتتان لە گوندەکی دیکەی کوردستان لە گوندی زیارەت سەر بە ناحیەی هیران قەزای شەقراوە. لەگەرە و ستافە خۆشەویستەی کە کاک یونس و کاک متەلیب و کاک زریان بەیەکەوە با بزانین ژیان لەو گوندەی چۆن دەگوزەرێ بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بە چ شێوازێک کارەکانیان ئەنجام دەدەن. بەیەکەوە لەگەرمان بن لە خودی خەڵکەکە خۆی جێتان لێبی باشترە. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامۆستا مەلا محەممەدی دەدوین لە مزگەوتی گوندی زیارەت. بابزانین لێرانە بەرنامەی وی چۆنە بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا چۆن دەگوزارێنی لەگەر خەرچی ئاوایی بەسەرهات و ڕووداوەکان چین زیاتر باسی چی دەکاتن. کۆمەرەگە و پرسیارانە ئاراستەی مامۆستای بەڕێز دەکەین. سەلام عەلەیکوم مامۆستا جان. سلامتکە مامۆستا جان بەرنامەی جەنابەت چێ لە مانجی ڕەمەزانێ بە تایبەتی لە بۆ خەرچی ئاوایی زیارەت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد صلى الله عليه وسلم. سرتا بخير بين سرسر وسرچاومان وڵا ئێمە تەبیعی وەکو هەموو گوندانە و وەکو ئادابی زیاتری مسلمانان ئەوەیە کە زیاتر ئەوانەی کە مکەلەفن بە ڕۆژوو ئەبن و زیاتر بەرنامەی خۆشمان سەرەتا وەکو هەموو ئیمام و خەتیبەک ئەو ئاەت و حەدیسانەی کە باز لە گرنگی ڕۆژ و باز لە گەورەی مانگی ڕەمەزان و پاداشتی قیامەتی و پاداشتی و سوود و ئیسیفادەکانی جەستەی لە بۆ ئینسانی کە هەیە. بەڵام ئێمە وەکو مسلمان زیاتر ئەوەی کە پاداشتی قیامەتیمان مەبەستە ئەوەی کە خۆی پەروەردگار لەسەر ئێمەی فەرز کردیا کە مانگی ڕەمەزانە ئەویش ئەوەی بەرنامەی ئێمە لە گوندی ئەوەیە خاستن کە ڕەمەزان دادێ وتاری پێشی ڕەمەزان وەکو هەموو ئیمام و خەتیبەکان باسی پێشوازی ڕەمەزانی ئینسانی مسلمان چۆن پێشوازی لە ڕەمەزان بکات چۆن دڵخۆش بی وەکو ئەوانەی پێشتر یعنی ئەوانەی پیاوچاکان و تابعین و ئەوانە دوعایان کردێت کە خۆی پەروەردگار بیانگەینێ بە ڕەمەزان یعنی بۆ ئەوەی کە ئەو خێر و پاداشتی قیامەتیان وەدەستکەوی زیاتر وتارەکان بۆ ئەوەیە وەکو ئەوەی نەبێت کە ڕۆژومان بە ملدا هاتبێ نا وەکو عەبدێک لەسەر تەکاتوو جوابین واجبێکی خۆی پەروەردگار ئەدێەوە واجبێکی خۆی پەروەردگار ئەدا ئەەکەی لە بۆی ئەمەش هەم یەک دوو ڕۆژی ڕەمەزانیش پێش ئەوەی دەست بە بەرنامەی خۆمانکەین لە بۆ وتاری عەسران یاخود ئەوەی تەراویح ئەوانە وتاری یەکەم و دووەم زیاتر باسی ئادابی ڕۆژ و باسی ڕۆژ و شکێنەکان ئەوانەی کە هەم ڕۆژ و شکێنە سەردەمیەکان هەم ئەم ڕۆژ ئەوانەی کە ئەو زانە بەڕێزانەدا کتابە فیقهیەکان باسییان کردیان. بەڵێ مامۆستا گیان بۆ خۆت دەزانی بەشێکی قورئانێ چی ڕۆکە لە بۆ خەرچی ئاواییش کە بەشێکی لەگەر ژیانی لەگەر دار و درەخت و بەرا و ئەو شتانەیە ئایا چەند ئیسفادەت لێکردیە کە تو لە بەهۆی دارەکانەوە چاکردنی دارەکان کە ئەگەر چاچی بکەی بەروبوومی باشدا چەند ئەو نمونانە تینایە و تێکەڵچێشکردن لە بۆی کە خەڵکی ئاوایی تێبگات چکە معلومە کە خەڵکێک لە شوێنێک لە شوێنێکی فەرقی هەیە چۆن شتیوالت بەکارهێنا حتمما یعنی ئینسان کە لە شوێنێکیدا ئامەزرێ لە شوێنێکیدا ژیان ئەباتە سەری هەم ئەوەی دەوروبەریش ئەزمونێکی لێوەرە ئەگری بۆ بەتە تەبان قسەی جەنابتەکە قورئان زۆربەی زۆری هەرە قورئانێ چیرۆکە بۆیە ئەمەش لە هەر لە برین لە ئەو ساری ڕەمەزان چمان کرد هەستاین تەفسیری قورئانێماندانا لە وتاری عەسران ئەو لە سوورەتی کەهف چەند سوورەتێکمان هەڵبژار یەکەم جار سوورەتی کەهفمان باسکە سوورەتی کەهف تەبیعی زۆر حەدیسی پێغەمبەریشی زۆر لەسەر صلی الله عليه وسلم هەم ئەبینی هەم بۆ ئیمان و عەقیدەی ئینسانی مسلمان ئینسانی ئیمانی پێبەهێز ئەبی هەم
چوار چیرۆکی تێدا چیرۆکانی قورئانی هەموو چیرۆکی تۆکمە و چیرۆکی جوان و سەرنجڕاکێش و طبعاً پند ئامێزن بۆ ئینسان سوود و ئیستیفادەیان لە ژیانی ڕۆژانیان دێ بکە هەم لە بۆ قیامەتی هەم بۆ ئەزموونی ژیانیش بۆیە ئەوەی کە بۆ خۆشمان یانی ئیستیفادەمان لێ کرد بێت طبعاً ئیستیفادەی زۆرمان لێ کردێ هەم لە چیرۆکی زۆر قەڕنەی هەم لەوانە ئینسان ئەوەندی بەپێی توانای خۆی بەپێی ئەو فکرەی کە ئینسان بەکاری دێنی طبعاً ئیستیفادەی لێ ئەکا و سەبارەت بەوەی کە ئیستیفادە لە ژیانی گوند و لە دار و درەخت و ئەوانە طبعاً کە ئەمە لە وتاری جمعی کە باسی بڵێن باسی گرنگی زەکات خی پەروەردگار باسی زیاتر مسلمانان لە مانگی ڕەمەزان زەکاتیان ببیرێتەوە فەقیر فەقارەتیان ببیرێتەوە طبعاً کە باسی زەکاتەکەی زەکات یعنی گەشە و نەشە و نەما ئەوجا ئێمە نمونەیەکمان هێناوە لەوەی کە ئیستیفادەمان کرد لەو ڕۆژ و باغانەی خۆمان ئەبینی بەهاران کە ئەچێ ناوڕەزی نمونەم بەوەی هینایەوە کە زەکات تەبیعی بە ظاهری و لە پێشساوی ئینسانەکان واتە ئەگە کابرا کافر و ئەو ملحید و بێدینەوە دەڵێەوە مسلمانەوە پارەی خۆت دەبەخشیەوە خەڵکی بەڵام کە تەماشا دەکەی لە پێشساوی خەڵکی واتە کەمبوونەوە پارە لە جەنابێت بەڵام خۆی پەروەردگار ناوی لێ نازەکە یعنی گەشە و نەشونما ئەوجا ئێمە هەستای نمونەمان بۆ هێناوە کە تۆ لەنا ئەو ڕەز و باغانە ئێمە بەهاران دەبینین ئەگەر کەسێکی ناشارەزا و یاخود شارستانیەک بێت تەماشای باغ و باغاتی گوندی بکە یان بە تایبەتی تەماشای ڕەزەکانمان کە تەماشای ئەتو دارەمێوی ڕەزەکەت بەچێ ئەبڕی بە کۆل ئەبڕی تەماشا ئەەکەی هەمووی کەدەکانی لێ ئەەکەیەوە و کۆلکێک دەمینێتەوە کابرای ئەوەی شارستانی ئەگەر نەبینی نەزانی باغ و باغاتی تەماشا ئەەکە دەڵێ ئەو کابرا ئەو باغەوانە ئەو ساحیبی ڕەزە ئەو خاوەنە ئەو ڕزەی دۆ هادێک شێت نەبووە شێت نەبووە ئەو باغی هەمووی عدمی کردی یەک کەدی پێوە نێشتێ کۆلکەچی هێستەوە لەو گۆڕی بەڵام خاوەنی باغا کە ئەزانی پاشی چەند مانگە چکە ئەو هەموو کەدولیکان دەرەکات طبعاً تری جوانتر ئەدا تری جوان زۆرتریش ئەدا چکە بەقوەتر ئەبی بە هەمان شێوە ئیزەکاتیش بە هەمان شێوە لە پێشساوی خەڵکیش وا ئەزانی پارە لێکەمێ بتەوە بەڵام ئەمە بەرەکەتی ئەکەویتە ناوی وەکو دارمێوەکە کابرای نەشارەزا نازانێ بەڵ مسلمان ئەزانێت کە زەکات ئەدا واتە جگە لەوەی کە واجبێکی خۆی پەروەردگاری ئەدا کردە ئەوەش ئەزانی کە خۆی گەورە بەرەکەتی دێختی ئەوە دەستخۆش بیانی کەواتە بەرامبەر فەلاحەکە زووتر تێدەگالەوەی بالفعل لەگەر دارەکە چاچینەکەی بەری نادا وردە وردە دەپوچێتەوە ئەگەر زەکاتیش لێ نەدەی بەرە وردە وردە نامێنێ لە ناو دەچێت مامۆستا گیان دەربارەی دەرس و دیراسە لە ناو مزگەوتێ ئەمە کۆمەڵێک منداڵمان بینی دەڕۆیشتن پێم وابی لای مەلاژنێ دەڕۆیشتن زەنابیشت هەر بە هەمان شێوە بەردەوامی و مەلاژنیش لە مارێ بەردەوامە لە دەرزگۆتنەوەی الحەمدلله وڵاتی نزیکەیەوە 5 ساڵە ئێمە دێری بگاتەوە مانجیدا ئەبیتە 5 ساڵی تەواو ئەمە ئەلێرەینە الحەمدلله ئەو منداڵەکانیان هەمویان یعنی منداڵی خۆیان دەنین ئەوانەی منداڵی کوڕیان هەیە دەینێنە مزگەوتێ لە مزگەوتێ بە تایبەتی کە مەکتەب تەواو دەبی بە تایبەتی تریش لە ناو مانگی ڕەمەزانێ دەرسیان پێ دەڵێن و قورئانیان پێ دەڵێن و ئادابی ئیسلامیان پێ دەڵێن و ئادابی هەتا ئەو ئادابانی کە ئیسلامەتی فێری ئینسانیەکە لە ڕەوج لەگە دایک و باوکو لە ناو کۆمەلگا و خۆشەویستی و تەبایی و یعنی هەموو ئەو شتانە تەڵەبەکان فێر بوونەوە الحەمدلله ئیستیفادەیان لێ کردیان و لە ماڵش بە هەمان شێوە دەرسی ئافرەتانمان هەیە بە تایبەتی کچان و ئەوانەی تا گچکەنە ئەوان دێن دەرسێ دەخوێن و ئەویش هەر بەردەوامە الحەمدلله هەبووە چارجی قورئانی لەبەرکردیە لەبەرکردنیشمان هەیە بڵێن چەندی لەبەرکە ڕۆژانە هەیە دووخەتی لەبەردەکە هەیە لاپەڕەچی لەبەردەکە ئەوانە ئەوجا بە تایبەتی هەندێک لە کچانمان هەیە زۆر زیرەکن لە قورئانیشمان زیرەکیان تێدایە ئەوجا هەیە لە کچان هەیە چار جزئی لەبەرکردیە هەیە لە قورئان 2 3 لەبەرکردیە لە کچان هەیە ئەکو 2 جزئی لەبەرکردیەوە الحەمدلله ئەو بەردەوامی و الحەمدلله ئیستیفادەی باشیان کردێت مامۆستا زۆر گوند هەیە تەماشا دەکەی گوندەکە مزگەوتی هەیە بەس مامۆستای بەردەوامی نیە کەسێک دەچێت خودبەی دەدا بەس ڕۆژی جمعە ئەتو پێشنیارت چێ لە بۆ گوندەیە مامۆستا بچی لەوێ ئاوا بە ڕسمی لەوێن دەرەبی هەر 4 فەسڵ لەوێبی باشترنی لەوەی هەم منداڵەکانیش پەروەردە دەکات و هەم کۆمەرێک پێداویستی گوندیشەیە پرسیار و وەڵامە دەبینی لە کاتێکدا بۆیان دروست دەبی لە مەسەلەی زەکاتە لە مەسەلەی کۆمەرێک ئادابی دیکەیە بەتاکید قسەی بە تەمەنەکان هەیە دەڵێ هەر گوندێک مەلای لێنێبی وەکو ئەوەی وایە چرای لێنێ وەکو ئەوەیە شۆق و
ڕۆناکێکی لێ نەبی حتمما یعنی ئەم پێشنارم دەبوو ئەو گوندان ئەگەر دەماڵیش بی یعنی ئەگەر مامۆستایەکە تاعینیش نەبی ئەوەش نەبی هەر ڕای بگرین یعنی جاری وە هێستا گوند هەیە لەو دەور و بەرانە لە دووری ڕاهاتیان لە بۆ سەر قەبرانەچی لە بۆ تەڵقینەچی لە بۆ بڵێن ئاجا ئەگەر مامۆستا لە گوندی بی لە زۆر شتی هاوکاری خەڵکێبی هەم لە فێرکردن هەم لەدا دوای منداڵەکانیشان بخۆ ئێوە گوندێ هەر گوندێک مامۆستای لێ نەبی حتمما ئەو منداڵە لە چێ فێرە قورئان بی لە چێ فێرە ئاداب و شتی جوان جوانی مامۆستا جان مامۆستایان کۆمەرە قسە و بەسەراتی خۆشیان لەلایە بە حکمی ئەوەی کە لەگەر خەڵکی تێکەرن هیچ بەسەرهاتێک لەلات هەیە لە خۆت ڕوویدابیان لە مامۆستایە شتریان لەو گوندەی شتێکی والاگەر وڵا حتمما ئینسان کە لە شوێن و لە جێگایەکە بەسەرهاتی خۆشیش ڕوئەدا و بەسەرهاتی ناخۆشیش ڕوئەدا بەس ئینسان دائیمەن وا بکە بەسەرهاتی خۆشبی و واقعی بی بەسەرهاتە ناخۆشەکان دائیمەن ئینسان لە بیریان کا و چونکە هیچ ئیستفادەی نەکات تا ئێوارێ بەبیری بێتەوە بەڵام بەسەرهاتی خۆش حتمما ئینسان قسەی دڵی پێخۆشەبی و زیاتر بەختەوەرتری شەوی ئینسان تا دەم بەخەندەبی و ئیسلامیش وا فێرمانەکە ئەوجا مامۆستایەکی بەڕێز ئەلێرە بووە لە پێشتوو لە پێشەم تەمان مامۆستایەکی بەڕێزە و ئەلێرە بۆ خەڵک زۆر ڕێزی گرتێ و خۆشناوەکی بەعامایە کە ڕێزی مامۆستا ئەوانە زۆر دەگرێت ڕێزیان زۆر گرتێ و خۆشیان ویستیان ئەوجا لێرە پیاوەکی لێ ناوی مام ساڵح بۆ ئێستا نەمایە ڕەحمەتی خوای لێبێ ئەو مام ساڵحە دیارە مێشی هەبووە کە مێشی هەبووە بەهاریش بۆ وەختی ئەوەی کە مێش شەرغەی دەدا و جودا دەبتەوە ئەوانە کوڕە گچکەکەشی لە ماڵێ بۆ ناوی سامان ئەویش هەر لە ژیاندا لە ماڵێ بگوتی هاگات لێبی ئەگەر شەرغەی دا و مێشەکە جودا بووە خەبەرم بدەین دیارە شەرغەی دەدا و مێشەکە دەرئەبتەوە و دێتە دەرێ ئەو کوڕە گچکەی غار ئەدا دیارە مام ساڵح لەسەر بەراوەیە شتی ئاودای بزانە تەماتەوە شتانە بۆ چێ ئاوی دەدا غارەدا لە دوور بە دووری بانج دەکات دەڵێ بابە وەڵا ئەوە مێشەکەمان شەرغەیدا و هاچتە دەرێ بابیشی هەر لە دوور ڕادەرێ کوڕم ئەم پێم ناکرێ بە مام ئەسعەدی برێ با مێشەکەت لە بۆ بگریتەوە بە مام ئەسعەدی برێ مام ئەسعەد مام ئەسعەدیش هەر نەمایە ڕەحمەتی خوای لێبێ ئەویش ئەو کوڕەش مام ئەسعەد لە مام ئەسعەدی حاڵی نابی بە مامۆستای تێئەگا لە جیاتی ئەوش ڕاست لێ ناپێستەوە دەرێ مامۆستای یەکسەر دێتەکەن مامۆستای گوندی دێتەکەن مامۆستای گوندی کە دێتەکەن مامۆستای گوندی لە دەرکێدا و مامۆستا کوڕم چ دەوێت دەرێ وەڵاوە بابم گوتی وەڵام مێشمان شەرغەیدا ئەگەر لە بۆ مام گرتوە دەرێ کوڕی خۆم وەڵام قەت مێشم نەگرتەوە بەس مادە و باب دوی گوتێ دە بابێ مامۆستا بەخۆ بە جبە و مندیلی یا لاستەکەن لە دار توێ بووە ئاچی مێشەکەی بگریتەوە وەڵا جبەی لەوێ دادەنێ و مندیلەکەشی لەسەر دادەنێ و دەستان هەر دەکاو بچی مێشی بگریتەوە مێش خۆ ئەوها ناگیرێتەوە مامۆستا شارەزانی هەر پێ دەداوە وەڵا مامۆستا چتە سەر دار توێ و دیارە گوشەک شتە چیان پێدایە تێکا مێشەکەی چەنجی لێ دەدا ئەوە چی مێش هەیە عادەت وایە یعنی چی مێش هەیە بەسەر و چای مامۆستای وەدەدا بەدەستی وەدەدا مامۆستا بەخۆی لەو جێڕامەوە گوتی هەر پیان وەدەدا بسم الله شیفای ئینشاء الله دەیگۆ پیاوە دەدا گوتی سبحان الله و پێش وەدەدە نەزانێ دەیگۆ پێوەدام ئەوانە دەیگۆ زۆران پێوەدا وەڵا گوتی بەهەرحاڵ هەندێکم تێکرد و هاتمە خوارە دەیگۆ هەتا گەیشتمەوە مارە هەم قالم ژانی دەکرد بە تایبەتی دەم و چاو هەمووی ئازارە مامۆستا گوتی شتەکانم دەبن کەوشێنا و هاتمەوە لە بۆ ماڵێ دەیگۆ هاتمەوە لە ماڵێ هەتا یەک هەفتەی پێم نەکرا بێمە مزگەوتی لە بەنجێکێتم گوتی هەموو دەم و چاوم ئەستوی ما بۆ خەرچی ئاوایی سەردانی ئەوجا مامۆستا هەر دەیگۆ هەر تایەکم هاتی ئازارێکم هەبوو تااقەتم لەوە بشێمە مزگەوتی مامۆستا سەلامەتیش دەرچێت جارەیە هەرمێش دەتکوژیە گەرەوە لە ترست لێ بنیشی و پێ دەدا دەتکوژیت شارەزان نەبوو فەقیرە نێزانێ بەس هەر لەبەر ئەوەی دائیمەن مامۆستا لە گوندی هەر کەسێک ئیشی پێبی ئەوەی لە توانای داهەبی ئەیکا وەڵا ڕاستە دەست خۆشی مامۆستا ئازارماندایی زۆر کاتمان گرتی زۆر سپاسە دەکەین مەمنونین خوا سەلامەتان کە ئەنگۆش بەخێر بێن دەست
دەمانەوێت لێرە لەگەر وەستا بە پیری بدوێن دیارە لە گوندی زیارەتی هەر لە لێرە لەدایک بۆەوە خەڵکی ئەو گوندەیە ئێستا ژیان لێرە دەگوزارێنیتن با بزانین لەگەر مانجی ڕەمەزانێت چۆن ژیان دەگوزارێنی. سلام علیکم وەستا با پیر چۆن ژیان دەگوزارێنی لەگەر مانجی ڕەمەزانێت چکە مانجی ڕەمەزانێت تایبەتە وەکو مانگەکانی دیکە نیە فەرقیە لەگەر ڕەمەزان لەگەر مانگەکانکە زۆر فەرقیە خاصەن ئێستا بە عقنەوەی لێرانە برێن کار و کاسبی هەیە لێرانە دبرێن ڕز و باغی بەخێو دەکەی دەبیی ئاودانی بکەی ئێستا وەختیوێت تەماتۆشی بچینی ئەو چەندە ڕەمەزانیشە بەڵام دەبێت ئیشاناری بکەیت لەبەرەوەی تو بەسەر بچین ناتوانانی ئەو شانە بکەی دوایی ئەدی چار چییە لە چ کاتی وڵات دایمە سبەینان بیان دەبی فێنچی ئێوارانی بەڵام بە عقنەوەی زیارەت زۆر فێنچیە لەخوا بە زیادی خۆشە هەنی زەوەکەی دەگونجێ ئێستا ئەگەر بە ڕۆژیش دەتوانانی هەندێک ئیشێ بیکەیت دەتوانانی یعنی بیکەیت ناتوانانی بینی ڕاوەستی ساوەڕوان بێت تا ڕەمەزان خەلاص دەبێت ئیشەکان بکەیت لەبەرەوەی شانات ئێستا تەماتەگەر نەچینی دوای پێت ناسینرێت کەچی نامینێت لەبەرەوە پێ ڕناگات پێڕناگەی لا دەبی دەرفەتە چ بدینەوە بیکە یاکە بەجا ئەو کاتانە دەبی دای من پاش سەعات سێوانە دەیکرێ یان سبەینان زوو لە کاتی پاشی خوارد هەستی دەتوانی شەکان بکەیت ئەو شانەی پێ دەکرێت. بەڵێ وەستا با پیر جەنابەت لەوەندەی کە بە ڕۆژوو بووی چ ڕۆژێکی زۆر هیلاک بووی بەخوای ئێمەستا لێرانە بەس ئەو کاتی برێن ئیش دەکرێتن لە کاتی ئەم ڕزم هەیە ڕزەکەی هەندێک کرێکارم بدەبوون ئەو ڕۆژێ کە چوومەکنیان و لێن سەردانم کردن لێ حکومەوەی برێن هاوکاری و قسەکردن ئەو شتانە لە گەران ئیش بکەیت ئەو زەم ماندی دەبی و کاتەی ماندی بووین ما ئەو کاتەی زۆر ماندی بووی دەبی بێ بە عقلەوەی زۆر گەرمایە تێنی دەبێت بەڵام ئێستاوە ینی کاتەکەی درەنگە هۆکاری چییە و حالات تازە ئیش و کارەکانتان دەکەم باسی پێمە ڕێ و شتیوالت کرد لەبەر هۆکاری بارانێ بوو چ بوو زیاتر ئەو سار بارانەکە زیاتر کەتە بوارەکەی ستانەکەی باران نەبوو لەخوای بە زیادی عقنەوەی بوو خەڵک زۆر ئێستا دەربەدەر و ئاوارێ و ئەنی خخوای گەورە ڕەمی بۆ خەڵکەی کردیە ئێستا هەموو بارانەکە کەتە بوارەکان لەو بواریدا بارانەکە لێ نەگەڕایشەکان بکەی ئێستا مەجبوری دەبی هەر بیکەی پێمەڕێت و هەردەوی بیکەیت زۆر هەردەوی بیکەیت ئەوی شانە دەبی بیکەیت چارە نیە زیاتر تا ڕەمەزانی بێت بەس خەرکە کەر پێی نەکرابیکە بێ لە بە بارانی پێی نەکرابیکە بەڵام ئێستا ئەوە لەخوا بە زیادیشەکان دەکرێ هەردێکرێت سەر سۆبێت تاقەتەکە جێگە دەکەن دەبیشەکەت بڕوات ڕەمەزانی ئەو سار کو دەبینی لە چاو سارانی دی ئەو سار زۆر خۆشە لەخوا بەزاری سەرجەوەکەی پێنکە هێشتامە گەرمامان نەدیتە لە ڕەمەزانی خاستن بە عقنەوەی زیارەت پێنکە زۆر پێ ینی لەگەر زۆر گوندان ینی فەرقی جەوی زیارەتی ئێستا هەتا خاوەنی سەفینە شێتی بن هەروانە ینی ئەو شاخە بەێوەڵە سەفین لە هەموو کاتشی ئەمەی پاراسیە لێرە لە هەموو وەختشی هەم لە شەڕی باسی و لە شەڕی هەموو شەڕەکانی ئێرانە سەفین بەکەرکەمە هاتی ئەوەی پاراسیە بە تایبەتی منتیقینگ و ئەوە زۆر ئاسەیە زەوەکی زۆر خۆشیە سەفین هەنی هەر بەخۆی سەفینە شێتن مەشهورە بەفریشی لێ دەمینێتەوە یان بەخوای دەمینێتەوە بەسکەمە ئەو ساریانی بەفرکەم بۆ ساران زۆر دەباری وڵات تەواو دەماوە پێشان خەرچی ئێرە لەو دیوی چارە بەفریانە بۆ لە پاس سەفینی بەفریان داکردی و خۆی شتانە نەبووە فروشتیوارە هەموو هیناکیانەوە لە هاوینەکان بەکاریان نییە خاستن لە ڕەمەزان و شانە دەست خۆش بی وەستا بە پیرماندیمان کردی. بەڕێزان خۆشەویستان هەر لە گوندی زیارەتی لێرە لەگەر مامکەریمی دەدوێن دیارە مامکەریم کەسایەتێکی ئەو دەڤەرەیە خانەدان و پیا و معقولەکی ئەو گوندی زیارەتە بابزانین لێرە ئەو بە شێوازێک ڕەمەزانی دەگوزارێنی ویا خودت لە پێشاندا بە شێوازێک ڕەمەزانیان بەڕێ کردیە کە ئێستا زۆرێکی دیکەیە. سەلام عەلەیکوم مامکەریم. سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر بێ. خوا لێ ڕازی بی یا ڕەبی. مامکەریم تەمەنەکەت وا یاغر یاغر دەڕوا و لەگەڵ ڕەمەزانێک و وەڵڵا باش الحەمدولله دەخوای بەزیاد بێ و دەگە دەڕۆین و بە ڕۆژێ بین و ڕەمەوەی هاوینیان بە ڕۆژی بووینە و
بەێ ئیشوکاریشتان هەر کردی ئەرە لایشە ناکردیا درو نەکردیا ئەوەی دۆتن کردیا هەر بە ڕۆژێش بووینە ماشەڵڵا خەت ڕۆژێک لەوەی بیرتان لەوەی نەکردەوە ینی ڕۆژەکەی قوربانی ئیشەکەتان بکەن ناوە هەردوو لاتە ئەوتان بەنەوە ئەچکرێژ دەرکرا تاوەکوونێ سعات 11 چلەی هاوینێ چلەی هاوینێ تا سعات 11 ئیش نەکرد سعات 11 ئیسراحەت نەکرد تا سعات 2 سعات 2 لێبرن دەبووینەوە لە ئیشی تا حەسری سعات ساداتینەوە بە ڕۆژی بووین مام کەریم پێشانەکە لە ڕەمەزانی خەڵک قەدیم فەقیر بوو هیچی نەبوو یعنی وەختی مەغریب دادەهات قاپەشیوەیان لۆ دەیناجا خواردنەکە داندۆک بووە نیسک بووە ماش بووە بردیتیانە مزگەفتێ و سێ کەسی وەچی من و وەستا باپیر و دوو کەسی کە شاتی خواردیتیانەوە هەبوو لێرە لێرە هەبوو بەریا کوو بووە بردە مەقسە با من لەوێندرە بدەیگو کوڕمەوە دوو قاپەشیوان بینە فەقیر هەبوون ئەو دوو قاپەشیوان ئەو ئەوی حالی خۆشبا دوو قاپی زیادە بردن دوو قاپسێ قاپیە بردن لەوێندەری لۆ مزگەفتی لێ فتارەکانە کردەوە بچی مەلا بانجێدا و نوێژانە کردەوە داهاتنەوە مارێ و حاڵان فەقیر بوو وادی شێڵان نەبوو شێڵان نەبوو ئێستا باشە لە خوای بەزیاد بێ هەر فەقیە ئەڵان فەقیر نەما کافەک ئەو گوندە چەند مار دەبی ئێستا مام وڵایان ئێستا 75 مارە 75 مارە بەردەوام یعنی ئەو ئەندەمارەی لێە زۆر تقریبان زمانی مەلیشی 100 مار بوویرە زمانی مەلیش بەێ ئەڵانەکە تقریبان بووی تا 1000 مار پتر لە هەولێ هەموو ڕۆیشتنە شاری ئەڵانەکە من جارەکەشتاقە نەناس ئەوە نێڵامی ڕاگەنەگە نەرێ کوڕی فرانی ما نەیناس بەێ ئەو پیا و معقولانەی گوندی قەدیم ئەوانەی کە زۆر دەستی کاران هەبووە لە کارە کۆمەڵایەتیەکان زۆر ناودار بووینە چێ بووینەوانە وڵا لێرانە مامن بوو چێخواڕەشە بوو های سابیر بوو هەبلعیزی خارانی بوو ئای سعید بوو سعید ئەمەدەمێنی بابم بوو ئەوانە هەموو کاروباری ناوگوندی و کێشە و مەشاکیلەکە شەکە باە ئەو گوێ مەعایدی مام و ئەوەی چێخواڕەشەی بوو بەێ ئێستا تەمەشا دەکەین مام کەریم دەبینی بڵندگۆ هەیە میکرۆفۆن هەیە ئێستا لۆ نمونە خەڵک ئاسانتر ئاگادار دەکرێتەوە قەدیم ئەو شتە نەبووە بە چه ئاگادار دەکرانەوە کە ئەوڕۆ ڕەمەزانە حتمما لە شاریش دوور بووینە تەلەڤیزیۆنیش نەبووە ئەوڕۆکە بەی ئازەچیان بەیەگە لێ دوانی برێنکا کە سبێنێ ڕەمەزانە یعنی چێ بوونەوانە متابعی مانجان کو دەکرد کو دەتانزانانی لەوەی تاوەی مەخفەری دەربەندی هەبوو باختاوز مامبرایم بوو لەوێ درێ تەنفۆی دەگەر حکوومەتیە کرد ئەگەر ڕەمەزان بە داتن لەسەر ئاگرچانە کرد و زەبەسە خراست و خۆران و زیارەت و حاج ئەحمەد و ساردکە و قاوەی چێ برێنە سولااوک و ناودارۆک و ئاگرەکەیانە دیت و دەیانکتە ڕەمەزان و یعنی ئەوە ئیعلامی ئەگە جێژنەش بادسانەکە عینەوە بە هەماش بە حینەمشت ئەدی لێرە ڕیشسپیان هیچ دیقەتیمانجان نەدەدا لەنەدیت ئەجاچورە دەربەندی دایان گوت باش ئەگەر ڕەمەزان بوو ئیشارەتەکان ئەوە بوو داهاتن لەسەر چای ئاگرچانە کردەوە ئەدێگەر لەو کاتی خواجیرەک چوو بە ئاگری هەر کردەوە ئەنگولێتان خەرت بووبە خەرت نابوو نەفەرێک چوو باشتەچی وای بکردبایە یان ئاگری تێبەر بووە ناقەوی ئەو عادی بە باشتر بوون لە ئێستا باشتر بوو بەدیتر بوون تێتر بوون گەورە گسکاتی هەبوو و شەلعان نەبوو باسی گەورە گچکایەتیت کرد لە پێشاندا ئەگەر کەسێکی وەکو مام کەریم وەکو جەنابێت گەورەترین کێشە با دەیتوانی حەلیکە بەڵام ئێستا کێشەکان زیاتر ئارۆز دەبن هۆکارەکەی چیکە پێشان لێرانەوە بێرن دێ ئەگەر من چوو دەمەقاری یەکم باینە مام دەهات دوو گۆپاری لە هەردوو کارەدا ئێک و دوو گۆپار دەیگویاڵ دەوزاری دیمەچۆ دەی مام فەتا هەروە فەتایی هەینێ کۆتایی بە شتەکەی کۆتایی پێدا هاتوو ئەلعارەکە لێت پیس دەکات هۆکارەکەی چیە ینی قسە کەتە دەستی گەنجان کەتە دەستی ژن و منداری گەورە و گچکایەتی نمایە چییە؟ ئەلعانەکە عالەمەکە بێشەرم بووە ئەو ئیزباتیا عالەمەکەی بێشەرم کردیا
خەڵکی وەکو برەی لەگەر یەک دەمە سوا کرد عادی بەڵێ شانەوە نەبوو عەداوەتی نەبوو گەورە کاتی هەبوو ڕێسپی دیار بوو تاکیت خەڵکیش زیاتر قازانجی دەکرد و ئیسراحەتی دەکرد بەڵێ ئەی لێرانە وەختی خۆی چارە بەفر هەبوو لە چای سەفینی بەرێ لە چای سەفینی بۆ دوار کەس گەل و خێری خۆ چوبارە بەفرچە کڕی و هێوارە دەکردە خێر و ینی ئەو چارە بەفرە تایبەت بووی شخصی بوو ینی هەموو عامی بوو نانەیە هەر کەسە مەقسەری لێ خۆران کەسە ئێ لە خۆی دانابوو دستانە بێن وعلی بەفرێ ئەتۆ چێ بە ڕۆژێ بەبارە بەفرچی بەفر خڕە کردەوە بە گەوزاکە دەکتان هەندی هەرامەکە لێ کردانی دوو هەندی کوپیاندیا وتە توی ئەو توی گەورەتەکرد ناوچارێ و لەسەر شایانە کردو تا تون بیت هاوینش بە شاری دایان بڕیەوە یانەوە هالەمانجی ڕەمەزانە لەمە لۆ ڕەمەزانێ لۆ هەولێریانە بردو هەر بە کەروباری هەر بە کەروباری سیارە نەبوو دەست خۆش بیمام کەریماندیمان کردی نانەمان دێنێ بە خێر بە سەر چاو بەڕێزان با لەگەر کاک مەڕوانی دیارە گەنجێکە تازە دەگاتێ بەڵام ینی عەقڵەکی فراوان و گەورەی هەیە لە ئێستاوە بیر لە دوا ڕۆژی خۆی دەکاتەوە کە بە شێوازێکە بە تایبەتی لە مەسەلەی قورئان و ڕۆژوو ئەوانە کە دەمێکەوە بە ڕۆژوو دەبی کە لەسەری واجب نەبووە. سەلام عەلەیکوم کاک مەڕوان. کاک مەڕوان مالی چەندی؟ 2002 لە چەند ساریەوە جەنابەت خەریکی بە ڕۆژوو دەبی و لەگەڵ مانجی ڕەمەزانێ ئاوێتە لە 2011 هات با بە ڕۆژ دەبم لە 2012ەوە سەرەتا چۆن بە ڕۆژوو بووی سەرەتا؟ سەرەتا قڵقڵ دەمگرت هەتا بەرەبەرە گەورە بووم باشتر هەمووی دەگرم خۆ لە مارێ زۆر جار فێریان لێ نەدەکردیان گوهتانی وڕانێ بە ڕۆژوو بە و بیشتێنە و ڕۆژە چکەشتانی ئەویان دەگوت دەیانگوت لۆ تو باشترە هەتا گەورە دەبی بە زیاتر بە جوانی ئەو بە ڕۆژ دەبی لۆ تو باشترە دواتر هوردە ینی بەردەوام هەمووی هەموم گوت لەخوای بەزیادی ئەدی لەگەر قورئان خوێندنێ چۆنی؟ وڵای ئەوەی بەخوای بەزیادی دوو جارە ختم کەم ئەو جارەش خن دەبێت سێم ختم ئەدی وەکو تەحفیز لەبەرکردنەوە شتانە شتەیە؟ وڵای لەبەرم دەکرد بە سەحان چەندە لەبەر کردیە؟ لای زۆکم لەبەر کرد بەس لەبێنم چیتوان دەچێت یعنی بەردەوام بەرێ خەریک دەبی لە مەودوای ئینشاڵڵا ئینشاڵڵا بڵێ جەنابەت ماشەڵڵا لەو گەنجیەوە قورئانت ختم کردیا ڕێگرە لە قوتابخانە دیان هاوکارتە بەعەکسەوە؟ وڵای هاوکاریشمە لە زیاتر قورئان زمانی عەرەبیش تێدا عەرەبیەکەی فێرە بی و باشتریشە قورئان زۆر هاوکارم بووە لە وەختی مەکتەبەوە و مەکتەبیش نەبووە زۆر جار هەیە تەمەشا دەکەیت تەڵەبەی وا هەیە لە هاوینان قورئانێ دەخوێنی بەس لە زستانێدا وەختی مەکتەبێ نایخوێنی یعنی پێت باشە لە هەر چار فەسڵ قورئانەکەی لە هەر چار فەسڵ قورئانەکەی بخوێنی لۆی باشترە قازانسترە لۆی چونکە باشتر فێرەبی و لە زمانەکەش ڕادێ و زمانی عەرەبیشی باشترە و بەێ باشترە چکە نەی واز لێبینی و دوای لۆ خۆ زەرەرە ئەو کەسانەی کە زۆر کەسە ئێستا هەیە دکتۆرە مهندیسە لە بوارەکەی خۆی شارەزای بەس لە قورئانی شارەزانیە هۆکارەکەی ئەوەیە کە لە سەرەتادا قورئانی نەخوێندی و نەسوێنە قورئانی یەکەم جار دەبی یەکەم زوو بخینە ئەگەنا دوای بەزا بخینی نەخینی لێرا نایە زوو یەکەم جار بخینی ئەجە ختم کەی و باشترە لۆتو زۆر بخینی چەند هەست بە ئارامی دەکەی کە بە ڕۆژی و گەنجێکی و قورئان دەخوێنی وڵای زۆر خۆش ئەستێژی زۆر ئارامەیە بەرێ کەواتە ئامۆژگاریت لە ئەو گەنجانەی کە هاوتەمەنی تونە کە بە ڕۆژنینە هیوادارم بە ڕۆژوو بن بەرە بە باشترە لۆ خۆیان لە هەستیان ئارام قورئانی بخوێنەوە
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر پورە حەلیمێ دەدوێن دیارە پورە حەلیم حەیامەکە لێرە ژیان دەباتە سەری لەو هەورازون شێوەی گوندێ زیارەتی ئەوە سوپاس بۆ خوۆش بە ڕۆژینە ئیشوکارەکانی خۆشیان هەردەکەن بابزانین لێرانە ئەو بە شێوازێک ئیشوکارەکانی خۆیان دەکەن چۆن بە ڕۆژوونە. سەلام عەلەیکوم پورە حەلیم. بەخێر بێت. پورە حەلیمە لە مانجە ڕەمەزانەدا ئیشوکارەکانی خۆتان کو ئەنجام دەدەن؟ وەڵڵاهی ئەوەندی پێمان بکرێت تەخسیر ناکەین. سبەینان هەرستینە چێروشتی لێ دەخۆین. ئەگە شیری تێدا بی دەدۆشین و دواش دێنەوە بڕشی لە خۆمان پارە دەینەوە. بەرە ئەدی ئیشوکاری دەرێتان نیار لە ناوەڕەن ناچین لە بە ڕەمەزانی. ئەلعان ناچن. ناوەدە گەرمایە دێنیە بقسە. بەرێ. خەرکەکەیە دەبینی زۆر جار هەیە دەبینی بیانوی هەیە دەرێ وڵا گەرمە لە دیار سلی پێ بە ڕۆژوو نابی کەچیان گۆ لەو شوێنەش هەر بە ڕۆژوو دەبن. ترێ وەختی ترێڕنی لێبوو بە ڕۆژیەوە. وەختی ترێڕنی وڵا بەچلەی هاینش هە بە ڕۆژی بووین. یخۆگە ترێژ لێی نەکەوە تێشمان لێ دەکردەوە. لێشتان وڵاتان وێژە دەچوین ئەو دەدات. یعنی ترێ ئەگەر لێی نەکەوە لەو مانگەی وەختی داهات نابی لێ بگەڕی دەبی لێ بکەیەوە. چ کاتی دەچوون لە بەیانەکەی دەچوون یان ئێوارەکەیشتان پاشی نوێژی سبەینی دەڕۆشتی هەتا ڕۆژ هەردا تا ڕۆژ گەرمە بۆ دەداهاتنەوە عالەم ڕۆژی خۆشیان هەردەگرێت لە هەر ڕۆژ خۆمانە قەت ڕۆژیمان نشکان دێ لەو شتان. بەرێ پورە حەلیم ئەو شیوانەی کە لێ دەندرێ ئێستا دەبینی تەمەشا دەکەی هەموو زۆر خەرێک بە برنج و گۆشت و ئەوانەی گرتێ بەڵام زاران وانە بوو مەسە ئەو شیوانەی کە دەگونجا وەکو نیسک و ماش ئەوانە ئێستاش مایەوە دۆغا لێدەنا نیسک و ماش گەرم ماش ئەو شتانە بوونا کفتەوە حانەوانە ناخۆن نا ئەدێت وەکو خۆت لە خۆت لێدەنێ لە مانجە ڕەمەزان لێدەنێ چ لێدەنێ زیاتر لە ڕەمەزانێ وەلا الحال بە زۆری برنجی لێدەنێ خزاعیرەکان ناخۆن ئێوە شینگۆ ئەدیشتیکە ناخۆن بەزە من دەخۆم ماشی دەخۆم نیسکی دەخۆم لەگەر زارەمەش نیسک بە پەرپێنەی دەخۆم وەلا شتا ناخۆن لێدەنێنەوانە ئەدی ئەو شی و گۆڕینەوە هەبوو جاران ئێستا شەرمایە لەو جیرانی لەو جیرانی انی شەدی کۆی بکە هەر لێک دیێبەنەتی هەدە بێشتانە هەبی ها بە تایبەتی لە مانجە ڕەمەزانە ئەدی ئەلحان خێرە هەشتەچی لەو کەسەچی بەیە خێرە ئەیوەڵا ئەدی ئەو مریشکە داد نایتەوە لە مێژنی دیارە جوچکە هێرینە هەفتێکە هەفتێکە هەرینە هەفتێکە لە سار نییە جیان چکێرە بە حکومی گەرمە دنیا ناتا لە زۆرێ پندیا دەکەوتی لە بجیان فێرک بوو هەز بە چ دەکەی کە وەختی کە نزیک دەبێت لە مانجێ برن لە ئێوارێ وەختی بانگدانێوانە کە بە ڕۆژوونێ لە خوای بزیاد لە خوای بزیاد دەتان خۆش هەیەوارەش ڕۆژێشی لەوەی خۆشتر هەیە و لە خوای گەورە بە ڕۆژێ بەشسا دەست خۆش بیماندیمان کردی پورە حەلیم ئامانەتی خوای بسە چاو خۆشەویستان لێرە لەگەر مام حوسێنی دەدوین مام حوسێن دیارە کەسێکە وا ناسراوە لە ناوایانی لە ناو ئاوایی با قسە خۆش و بەسەرهاتی خۆش جێڕانەوە بەڵام دەرێت لە ئێستادا هەندێکیان لۆنگۆ ناگونجێ ئەمەش دەرێن کاکە ئەوەی لۆمە دەگونجێ ئەومان لۆ باسکە بابزانین سەرەتا لە گەرمانجی ڕەمەزانێک کوی هینایە و ئێستا کو دەگوزەرێنی تر سەلام عەلەیکوم مام حوسێن سلام بخیر بسا مام حوسێن حیامەکمان تێپەڕە لە ڕەمەزانێ لەگەڵ ڕۆژیان کوتینا و کوت بەسەر بردە والله باشم هێنا الحەمدولله ئەگەر نەخۆش بمەگەرنا ڕۆژەکان هەموو گرتە پێم وایە ئیش و کاری تو زۆر وەچی جاران قورس نییە کە جاران کاروانی هەبوو و خەڵک برسیتر بوو بە ڕۆژوش بووە والله ئێستا زۆر خۆشە ئەو زەمانەشت تێپەڕانە ئەمە زمانی خۆی لێرە خەرک بە کاروانی دەچوە هەولێرێ دار و ڕۆژ و ترێ ئۆشتان دەفرۆشت بە 9 ساعتان دەچوو بە 9 ساعتانش داهاتەوە ناخۆش بوو بەس ئاش خۆش نەبوو
دەست خۆش بوو بەڵام تێرنەوەی وڵا زا کە ڕەمەزانیش دادات خواردنەکانی ژۆکوی ئێستا نەبوون هەموو ناوەڵە خواردنی خواردنە ئێستا هەیە دەمای هەر نەبوو نەک هەر نەبوو ڕێک لە کاروانی هاتبەوە کابرا چ نەخۆش بە دەیانگۆ دەبی پێشان بە پرتەقالیان دەگۆ لیمۆ یانگۆ دەبی ئەو کابرا هاتۆ لە کاروانی هەولێری لیمۆیە چنێ ستە چنێ ناوی دەچوو دەگۆ ناوە کاکە لیمۆی بەسی بینم دووسە کە تووری منادەگەت چووە قەسپەچ هەرەوەندا وڵا یەک نەخۆش بە عەزی لە دەیانگۆ هەندێک بەفری لۆ پێیا بکەن بەفریش لێرە لە بەردەڕەش هەبوو لە چیای خۆران یەکەچیان دەنات بە سواری وراغی ئەگەر زوو هات باوە پێڕاگەیش بە دەیانگۆ ملازی عاسری و ئەگەرنا کابرا دەمرد و دەیانگۆ بە قورعان بە نسیبی نەبوو ئەو هاو پێشان ئێستا زۆر خۆشە کارەبا و جادە و خەس و خسوور و ڕەمەزانی ئێستا لەگەر سارانی زوو بەراوردکەی کووە وڵا ڕەمەزانی ئێستا خۆشترە خۆشترەکە ئەوەیە مەبەری هەیە و فێن کاتی هەیە و جێ ئەو هەیە مزگەفتەکان خۆشترن و فەرقی پێشان ئەو هەنە بوو پێشان گەرما بوو خەرە دەچووە بەبیرم دێ ڕەمەزانشی دەچوونە درونەی بە ڕەمەزانێ بە ڕۆژیش بووین زەحمەت بوو ناخۆش بوو ئێستا ئەو هەنەمە ئێستا نە درونەمە نە ئیشی بەدەستیمە کەس هەبوو لە ناو درونەی ڕۆژەکەی پێنەگاتە سەری بیشتێنی یان دەستی لە درونەکەی هەردەگرت و دەچە ناو ڕووبارەکی یان بندارەکی بەێ وڵای ئەمە سێسان کەس بوون ئەمە جاعیر بوون خاریشم ناوی نووری بوو ڕەحمەتی لێ بینمە ئەو بە ڕۆژی بوو ئەمە شکاندمان ڕۆژەکە گەرما بوو ئەو پشێتشی پاشمە دروی ئەو جاهاتەوە هێوارە نەشکەن هاتە عەزم و جەزمی و ئیرادەی بە قووەتر بوو بەێ شوێن هەبوو مەسەلەن زۆر بە ترس نیشانی بدەن برن ئەو شوێنە زۆر بە ترس هەمە چوون بەێ لەگەڵی جێ هەیە لێرە پێشان اختیارەکان جێم لێ بوو دەیانگۆ هێواران پێشی مەغریب جەیەک هەیە شتێک خۆت پیشان دەدا ئەگەر وەچی کارێکی دەقاڕیان منداڵی ساوات و زگت پێدەستێ هەری دەگریەوە وەختەشی ئێستا مرت گەورە دەبی پێ دەێن زاموس ئێستاش ئەمن ئاز ناکەم کە بێدارسم ترسم لێ دەنیش هەری زەمانی منداری بەخۆی ئەو هۆکاری چ بوو ئەو شتانە باو بوو لە ناو گوندی وڵا پێشان ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەوشتانە نەبوو ئەو قسانە هەبوو لە دیوەخانەی لە جێشی دادەنیشتی اختیارەکان ئەو قسانیان دەجێڕانەوە ئەو کاری ئەوە بوو دەست خۆش بیماندیمان کردی سەکوورەکەم خۆش بێ خێر بێستە چەند ماشەڵڵا لێرانە لەگەر کاک حەسەنی دانیشتین بەرامبەر بە ئاوایی دیارە ئەمن نەمدەزانی گوتم ماشەڵڵا جەیەکی زۆر بە کەیفە گوتی زۆر زەمانێکی بەردەوام ئەگەر درم توم بە دەهاتمە لێرانە لێی دادەنیشتم بەرامبەر بە ئاوایی با بزانین کاک حەسەن لێرە لەو شوێنە خۆشەی چۆن لە مانجی ڕەمەزانی ژیان دەگوزێرنی بە تایبەتی ئەو کاتانەی کە زۆر بێتاقەتە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله بخير بي خير مام عزيز. خوا سلامت کردی لەگەر ڕەمەزانێک و ژیان دەگوزارێنی. رمضان والله رمضان مانگەی پیرۆزە مانگەی خێر و بەرەکەت و ڕەحمەتە خۆشە بەڕاستی ئەمن هەموو ڕەمەزانان زۆر کەیف پێدێک ڕەمەزان دێ هەرچەندەوە ئێستا وەختی برێن ئیش و کار و ڕەز و ئەو شتانەشە بەران ماندیش دەبین بای هەندێ مەجبورین چارەنی دەویستین هاودارمان هەیە یان سەلۆشی ناوشتی دەدەین بەس ئەوە واجبە و زۆر باشین وەڵام مقاوەڵمان هەیە و دەیگرین قاومەتان هەیەوە
بەس لە چاو جاران کە باز دەکرێ مەسەلە درونێ و نەبوونی بۆ و یعنی باشتر نییە ئێستا ئەگەر زۆر فەقیرە جاران عالم فەقیر بوو کە وەزعەکەش خۆش نەبوو جاران حکوومەتی کە ڕێگر بوو حالم پێ دەکرا هاچی کەل و هەمزێشی و سەیتەرە و مەشاکیر و ئێستا شەوێ سعات دوازێ شەوێ لە چێ شاری شەوێ پاشوێ لە هاتیە پاشوێ گەشتمەوە مارێ هاتمەوە نان حاضر و نان و خوازم بێ چێش شاری دااتمە بەرە چش لە خوای بەزیادەوە نعمەتی خوایە پاشوەی هەران حالە مەزی باشترە سارە و مەکای ئەزیزە و کارەبا و ئاو جاران دەبات چوبانەکانیە تەنەکاوە چای ناوایە یان بەقرەزاوە چای ناوە دەداتەوە گەرم دەبەوە ئاوەکە هیچ ئەوەی نەبوو ئێستا سەلازە و زەمیدە لە مارێ هەموو ئایساز و ئەزاد زەوی فێنچی گوندیش گوندەکەس بەخۆی فێن کردەوەکەی خۆشە زۆر لەخوای بە زیاد ئێرە بە قەنەعاتی مامن ئێرە پێ هەموو زێکی خۆشترە ئەوها زۆر گەڕایمە من لەو عێراقی کەم زەهێ نەچووە زۆر گەڕایمە هیچ زێکە پێ هەندێرە خۆش نەبوو ڕوا بکات لە بەغدای بوویمە داڵغی ئێرەم لێدایە ئارێ بەخوای ینی لە زمانی کە پێیان و ئەیام لە عز بەغدا و کاتی هەفتای هەشتا ئەوانە زۆر خۆش بوو وەچ کابرای گوتی بەغدا بوو بەغدا بوو ئەوجا ئەمن داڵغی ئێرەم لێدا لە زێ خۆشی دادەنیستم لە فندەکە خۆشەکانی بچینە چویمە دەمگوی سا لە زیارەتی نەبی لەسەر ئەو بەردەکەی دارنشی لێنێ هەوایش پێنگ و خۆش ئارێ وەڵا کاگە حەسەنەگەر بین باسی ئاوایی کێن ئێستا هەست دەکەم ئاوایی بوویتە دوو بەش ئەو گردە کە تەمەعبینیان بە شەک لەو دیوە بە شەک لەو دیوەیە ئەوە هەر لە قەدیمەوە بوویانەوە تازە نوێیە نەخێر ئەوانە هەر هەموو خزمیەکی نەمانە ئەوانش بەس ئەوان بەرەبا بکەن بەتەنی بەس حەقەتی زیارەتینە زیارەت چەند بەرەبا بکە بە زیاترینیان ئەوانەی هەرە زۆرەکان گورگەشینینە ئەوان دیکەش تا پێنج بەرەبابیت کە پێک هاتینە ئەجاوانە یەک لە بابەکان پیان دێماری حاجی قادری ئەوانە ئێرە کانیەکی لێ و پێشان کانیەکە لێرکانە هێبوو ناوی ئەسکانی ئەسکەندەری پێدرێ ئەوجا ئەو مرکە ئیمانی ماری مام حاجی قادریە ئەوان هەموو لێرە خانیان کردو بەو دوای لەخوان نهاتنەوە ناگوندی لێرە خانیان کردو جادەشیان لۆ چوو چیمەنتۆ کرایە خۆشە و کارەبایان لۆ چووە فاقیتی لەگە شەقراوی خۆش بۆ خۆی ئێرە شەقراوەیەکە چەند عشیرەتی لێدادەنیشی ئەو گوندە عشیرەت چەند تیرەی لێدادەنیشی مەسەڵەن یەک عشیرەتە هەموو خۆشناوە بەسم ئەوە بۆ هەمووی خۆشناوە بەڵام چەند تیرەکان تیرەیە تیرەکان ئەمە تیرەکەی کە لە هەمان زیاترین دوورگەشینینە ئەوان دیکە ئایلە چێمە مەلازادەیان پێ دەرێن ئایلەشکان لێە مارێ حەمەد ئیسماعیلیان پێ دەرێن مارێ مام ناسری هەنە لێرە ئەوانش هەوا قەدیم بە مام ناسر بەناوبانکن مارێ ناسرانیان پێ دەرێن مارێ مام شێخی ئەوانش عایلەکن گەڕەکەکن لەناو گوندینە ئەو مارێ مام دەلوان هەنا دەلەوی ناوانە وەختو عەلەساسە دوازە سوارەی مەریوان بووینەوانە هەندە خزمیان لە ئێرانێ دیتینەوە هەندێکشانە خانەکەین دیتینەوە ئەوانە ماری مام دەلوانیان پێ دەرێن ئەوانش لێرە خەرچی ئێرەنا ئەو پێشەش تیرەنە وا وردە بەرەو ڕۆژئاوابوون دەچین هەست بەچی دەکەی کە ئێستا بە ڕۆژووی و لێرانە ڕۆژەکەت بە وەکو برەی گرتیە سوپاس بۆخوا نوێژ و عیبادەتەکانت تێدا ئەنجامدایە وڵی هەست بە دڵخۆشیێکی دەکەم کە وەکو سەرکەوتنەچیاوە ئەتو دەسبینی هەتا هێوارێ دەی خۆ دەگری و خۆ دەپارێزی زۆشتی و ئێستاشەوە تقریبان هێوارە مەغریبە معناوە ئەوە نعمەتی خوا قەوەتی پێدایمە و تحملم کرد و گەیشتمە ئەو مەرحەلەی ئێستا ئەوە زۆر دڵخۆشی کردیمە و ئینشاڵڵا ڕەمەزانەکە هەموو ئەوها بەسەر دەبین. ئەدی ئامۆژگاریت چێ لە بۆ ئەو خەرکەی کە بە ڕۆژوو نوێە ئێستا کە جێی لە جەنابتە وەڵاهی خۆزگا عوزری نیە نەخۆش خۆزگا من بەخۆم
هیچ ڕۆژیم نەخوارد کاتی خۆی قەدیم لەوانەیە قەردار بم قەدیم ئێستا زۆر پەشیمانم زۆر پەشیمانم زاری وایە دەگریم بەخوای دەرێم ئەمن دۆ ئەوهام کرد تۆ ئەگەر ئەو شەیتان بەلعنت کرد بە ئەو ڕۆژێم بگر باە ئێستا شتە حسابە چکە بوو ئەجا نسحەتم لە ئەوانەی کە گەنجن یان ئەوانەی هەیە اختیاریشە بە ڕۆژی نانی ئەوانە غەدە دەکەن هەتا مەزال مایە بازار دەچی لە خۆیان دانێن پاشە ڕۆژی خۆیان دنیا هیچ نییە منەوە عمرمەوە 61 ساڵە بەدەزانم 61 ساعت کوبرە 1 2 3 ساعت تا 61 بژمێری دەکەنە منەوە هەیە چی ئەو دنیا چمان بچ کرد بەو هەموو خۆشی و ناخۆشی حساب و کتابیشمان زۆر دەکرێت ئەودا لۆ بە سەر برندی نەچین و ئینشاڵەخوا بەهەشمان بەنسیب بکات تووشی سۆتان و جەهەندەم و ئەو ماروێرانێ بی ئینشاڵڵا خوای گەورە لەوەی ڕابردووت خۆش بۆ و توش بەردەوام لە سونەتەکانیش بە ڕۆژی بێ و یعنی وەکو تەعویز وەلەو تەعویز هەر ناکتەوە وەکو لە خۆت گوت یعنی ئەو ڕۆژانم نەدەبا بە هەدەردا بە بەڵام خوای گەورە غەفور و ڕەحیمە ئینشاڵڵا زۆر سوپاست دەکەین ماندیمان بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100 سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەززات بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان. بەڕێزان دەمەوێت لێرە زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ بکەم بۆ بەرهەمەکانی ئاڵتونسا و برنجی مەحموود دیارە سپۆنسەری بەرنامەکەمانن بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. لە هەر گوندەچی کە دەچین پێنج جێ خۆراکمان دەداتێلۆ ئەو کەسانەی کەوا مستحقن بە پێدانی ئەو جێ خۆراکانە. دووبارە زۆر سوپاسیان دەکەم. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين
بەڕێزان خۆشەویستان ئەوە بوو کە جێتان لێبوو لە خەرچی ئاوایی زیارەتی دیارە ئەگەر ئەتو دەچی هەر گوندەچی مێژوێکیان هەیە ڕابردوویان هەیە لە دینداریان ئەو دینداری کە ئێستا هەیە ئەوە نییە شتێک بی لە ئێستادا زۆر خەڵک دیندار بی و لە پێشتر داوانەوە بەڵکو ئەگەر بگەڕێەوە سەر مێژوو تاریخیان بەڕاستی ئەوە دەبینی کە خەڵکەکەیان زۆر دیندار و لە خواترز بوونێت چەندین کەسایەتی ئاینیان لێ هەرکەوتیە لێ دەبینین کە ئێستا دەستا و دەست هاتیە هەتاوەکو گەیشتیتە ئێمە ئەو دینە ئێمە شەروە بەردەوام دەبین لەسەری دیارە مانجی ڕەمەزانی پیرۆزیش مانگەکە کە خەڵک زیاتر خۆی کۆ دەکاتەوە زیاتر ئامادە باشی لێ دەردەبڕی هەم لە گچکە و لە گەورە لە ژن و مندار لە هەموو چین و توێژەکانەوە لێرەدا بەو ئەندازەی دینە کۆتایی بەرنمەکەتان هەتا گوندەچی دیکە و یاخود بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین وسلام علیکم ورحمة الله وبركاته.